بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش بە خۆشحالی و لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی چاوپێکوتن لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن سەبارەت بە بابەتی ژمارەیەک بابەتی گرنگ لەم بەرنامەیە گفتوگۆکەین سەبارەت بە یەکێک لە گرنگترین بابەتەکانی ناو توێژینەوە فەلسەفەکان و گفتوگۆ فەلسەفەکان ئەویش گفتوگۆ سەبارەت بە پرسی ڕەوشت یان ئەخلاق و گرفتەکانی ئەم پرسە لای تاچی کورد و پەیوەستی مەسەلەی ڕەوشت بە دروستبوونی گەندەڵیەوە لە هەرێمی کوردستانە. گەندەڵی وەکو دادەیەکی کۆمەڵایەتی سیاسی کولتوری جۆرە و جۆر لە کۆمەلگای ئێمەیە لە فۆرمی جیاوازەبوونی هەیە. لە بەرنامەیە گفتوگۆی لەسەرەکەین و باسناوە پرسیار لەواکەین داخۆ ئەمما تا چ ئەندازەیەک پەیوەندی هەیە بە مەسەلەی ڕەوشتەوە. لە بەرنامەیە میوانداری بەڕێز دکتۆر ئازاد حەمەد توژەری بواری فەلسەفەمان کردووە. دکتۆر ئازاد بەخێراتم دەکەم. زۆر سپاس دەکەم. پێم خۆشە سەرەتا پرسیار لەوە بکەم کە تۆ لە توێژینەوەکان تا جەختێکی زۆر دەکەیتە سەر توێژینەوە لەسەر مەسەلەی ئەخلاق یا ڕەوشت وە گرنگی ئەم چەمکە بۆ مرۆڤ و بۆ بیناکردنی پەیوەندێکی تەندروست لە بینی ئینسانەکان و بۆ بیناکردنی کۆمەلگایکی خۆشگوزەران و مرۆڤ دۆست. ئەمێ پرسیارەکەی من ئەمەیە توێژینەوە لەم چەمکە بۆ کۆمەلگایکی وەکو کۆمەلگای کوردی بۆ وەچی پێداویستیی توێژینەوە لەم چەمکە هێنێتە ئاراوە. بەڵێ وایە بەڕاستی جەختکردن لە بابەتی ڕەوشت و کردنی بە بابەت بۆ توێژینەوە بە باوەڕی من زۆر بەمانایە لە برەوەی بابەتی ڕەوشت بابەتێکە دەچێتە خانەی با بڵین یان با بڵین فەلسەفەی ڕەوشت دەچێتە خانەی ئەوەی کە بڵێن زۆربەی ئەو شتانەی کە ئێمە لە ڕۆژانە پیادەی دەکەین پەیوەندیان بە مەسەلە ڕەوشتەکانەوە هەیە. کەواتە ئێمە وەک مرۆڤ پێویستە مەرجە ئەرکی سەرشانمانە بە ڕەوشتی بین. بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە بۆ ئەبێ بە ڕەوشتی بین کە بە ڕەوشتی بوون چی ڕۆدات چۆن مرۆڤ بە ڕەوشتیە بێت. بەس بۆ ئەوی ئەم لایەنانە دیاریکەین و دەستنیشانکەین بە باوەڕی من پێویستمان بۆ دەبێت واتای ڕەوشت ڕوونکەینەوە. ڕەوشت چییە؟ ڕەوشت ئەگەرچی با بڵێن ڕەوشتیان کە بە زمانی بێگانە پێدەوترێت ئیتیک ئەخلاق سەرچاوەکەی یۆنانیە هەرچی ئەوەی کە پێوترێ موڕاڵ کە ویش دیسانەوە مرادیفێکیان ناوشانێکی وشەی ئیتیکە یان ئەخلاقە لاتینیە. ڕەوشت بریتیە لە با بڵێن ئاگایی مرۆڤ وشیاری مرۆڤ یان ڕەوشت بریتیە لە تێکەڕای ئەو دابوو نەرێت و ڕەفتار و کردار و هەڵس و کەوت و بەهاویا پرەنسیپانەی کە مرۆڤ ڕۆژانە پیادەیان دەکات ئەوە ڕەوشتە. بەس بۆ مرۆڤ پێویستە ڕەوشتی بێت بۆ کردارەکان بۆ هەڵس و کەوتەکان پێویستە بە ڕەوشتی بن. بۆ ئێمە وەک مرۆڤ مەیلمان هەیە بۆ ئەوەی کابێ ڕەوشتی بین کاتێککە ناڕەوشتین یا ڕەفتارێکی ناڕەوشتی دەکەین بۆ پێمان ناخۆشە و پەشیمانە بینە و داوای لێبوردنەکەین و ئەوە. لەم حاڵەتەیە ئێمە ئەبێ باس لەوە بکەین کە ئێمە مرۆڤین بۆیە بە تەنگ ڕەوشتەوە دەین. بەڵام ئەوەی کە پێوترێت ئاژەڵ بە تەنگ ڕەوشتەوە نایێت تێناگات چی ڕەوشتیە و چی ڕەوشتی نییە. ئێمە لە سەرەتادا وتمان ڕەوشت بریتیە لە ئاگایی مرۆڤ واتە تۆ بۆی بە ڕەوشتی بی دەبێ ئاگاییتە بێ بێ وشیاریتە بێ بەواتە ئەیکیتە تۆ لۆگۆست هەیە عەقڵت هەیە. ئەمە وا لە تۆ دەکات تۆ جیاکاتەوە لە ئاژەڵ کە تۆی جیا کردەوە لە ئاژەڵ کەواتە تۆ مەیلت بۆ ڕەوشتەیە بۆ بە ڕەوشتی کردنی شتەکان هەیە. بەڵام تۆ عەقڵت هەیە تۆ ئاگایت هەیە کەواتە تۆ ئەبێ ڕەوشتی ڕەفتارکەیت. بەڵام هەشمانە وەک مرۆڤ ناڕەوشتی ڕەفتارەکات. بۆ نمونە دەرکەوتنی نازیزم سەرهەڵدانی ئەنفال هۆلۆکۆست و جەنگی ناوخۆ و جەنگی جیهانی دوو خەڵکانێک کردیان مرۆڤ بوون عەقڵیشان هەبوو بەڵام لە پشت ئەو تێکدانی ڕەوشتەوە بوون لە پشت کوشتنی بەها ڕەوشتیەکان و هەڵس و کەوت ڕەوشتیەکانەوە بوون. ئەمە پەیوەندی بە چیەوەیە بۆ مرۆڤ ئەتوانێت ناڕەوشتیش بێت لە هەمان کاتە کە مەرجە ڕەفتاری مرۆڤ ڕەفتارەکانی هەڵس و کەوتەکانی ڕەوشتی بن. پەیوەندی بۆیە چۆن ڕەوشت ئاراستەکانی خۆی ونەکات لە کۆمەڵگا چۆن تاک کە ئەبێ ڕەوشتی بێت لەو ئەکەوێت ڕەوشتی بێت. ئەمە پەیوەندی بە خودی مرۆڤەیە وەک مرۆڤ با بڵێن خەسڵەتەکانی مرۆڤ. ئەمە بستم پرسیار لەوە بکەم زەرورەتی ئەم جۆرە گفتوگۆیانە بە کۆمەڵگای کوردی چێت لەبارەی ڕەوشتەوە پێیت وایە
گرفتێک هەیە لە ڕفتارکردنی ناڕەوشتیانە لای ئینسانی کورد کە تاوەکو پێداویستی قسەکردن لەسەر ڕەوشت وەکو پێداویستێکی واقعی و بابەتی بهێنێتە ئاراوە نەک تەنها وەکو چەمکێکی فەلسەفی ڕوت و ئەبستکرات. ئێمە ئەومان لەسەر تا و دووبارەی دەکەمەوە مادەم ئێمە مرۆڤین پێویستە بە ڕەوشت بین. ئەمە ئەرکی سەرشمانانە بەرپرسیارەتە مرۆییەکەمان ئەوەیە کە ئێمە ڕەفتارمان دەبێ مۆڕاڵی بێت. ئاکارەکانمان هەڵسو کەوتەکانمان کردەکانمان دەبێت بە ئەخلاقی بن چکە پێویست دەکات. بەڵام ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە بە باوەڕی من ئەبێ لەم حاڵەتدا گرەی دەوینەوە بە ئێستاوە و مەسئلەی ڕەوشتیش وەکوتم بریتە لە بابەتی فەلسەفەی ڕەوشت دەچێتە خانەی فەلسەفەوە. فەلسەفەی ڕەوشت فێری ئەوەمان دەکات کەوا قسە لە هەنووکە بکەین. خودی فەلسەفە تێکڕای فەلسەفە واتە قسەکردن لە ئێستا لە هەنووکە لەو کاتێک کە تیاژین ئەو چرکە ساتێک کە تیاژین. لەم حاڵەتەدا ڕەوشت کاتێک بڵین گرەی دەدەینەوە بە چرکەی ئێستا یان بە حاڵەتی ئێستامانەوە کەواتە ئێمە ئەبێ بیر لۆ بکەینەوە هزری ئێمە چیمان لێ داوا دەکات. هزری ئێمە داوامان لێ دەکاتەوە ئێمە ئەبێت ئاگامان لە ئێستامان بێت کە قسە لە ئێستا ئەەکەین واتە ئێستای مرۆڤی کورد ئێستای تاچی کورد ئەبێ قسە لەو بەدیانە بکەین کە تاچی کورد ڕۆژانە بەرهەمی دێنێت کەواتە مرۆڤی کورد پێویستی بەوەیە لەلایەک ئەوە دەستنیشان کە چی ڕەوشتیە و چی ڕەوشتی نییە و هەروها ئەوە دەستنیشان کە چی ڕەوشتیە و کە چیش نەرێتیە چونکە زۆر شت هەیە نەرێتین ڕەوشتی نین وە زۆر شتیش هەیە ئاینیە ڕەوشتی نییە. ئاین لە ناو ئاینە ئاماژە هەن ئاماژەی ڕەوشتی کە دەکرێت تەوزیف بکرێن لە بواری ڕەوشتیە بەس گشت ئاین بریتی نییە لە ڕەوشت واتە گشت ڕەوشت قەرزاری ئاین نییە نەخێر یعنی ناتوانانی ماڵی ڕەوشت هەمووی لە ڕێگای ئاینەوە دروستکەیت بەس ئەتوانین بڵین هەندێک هێما لە ناو ئاینە هەیە دەکرێت بە کار ببرێت بۆ بەرەو پێشەوە بردننی کردە ڕەوشتەکانی مرۆڤی کورد لە ئێستادا بە باوەڕی من لە هەنووکەدا لە ئەمڕۆدا لە پاش ڕاپەڕینەوە قابلە بۆی گفتوگۆ کرێ لە ڕوانگەی ڕەوشتیەوە نەک هەر ئێمە کوردمان زۆر بچکۆلە کردوێتەوە هەر لە ڕوانگەی سیاسیەوە لێکی دەدەینەوە بە باوەڕی من کاتی هاتووە تا ڕادەیەکیش درەنگە بەڕاستی کە قسە لەسەر تاچی کورد کرێت وەک تاچێکی ڕەوشتی و چەند ئەم تاکە ڕەوشتی خۆی لەدەستداوە. دکتۆر پێت وایە دەتوانین باس لە ڕەوشتێکی یونیڤرساڵ یا گردوونی بکەین بۆ ئینسان لە کاتێکە ڕەوشت بوونێکی ڕێژەیی هەیە بە پێی هەلومەرجی گەشەکردنی مێژووی هەر کۆمەڵگایەک بە پێی دۆخی شارستانی و کۆمەڵایەتی هەر کۆمەڵگایەک دەگۆڕێت ئەمە ڕێگەر ئەبێت لە بەردەم ئەوەی کە باس دەبوونی یەک ڕەوشتی ستانداری گردوونی بکەین بۆ هەموو مرۆڤەکان کە وەکو ڕەوشتێکی ئینسانی بیناسەین و پێویستمان بەوە هەبێکە هەموو مرۆڤەکان پێوی پابند بن. بێگومان هەندێک لایەنی ڕەوشتی لایەنی ئۆنیڤەرساڵن ینی بڵین گردووناوین بەس هەندێک لایەن هەیە لۆکاڵین بۆ چونکە شتە ڕەوشتیەکان کردارە ڕەوشتیەکان هەڵسوکەوتە ڕەوشتیەکان ڕەفتارە ڕەوشتیەکان بیرکردنەوە ڕەوشتیەکان لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر لە قۆناغی کۆمەڵایەتی و مێژوویە بۆ سەردەم و قۆناغی کۆمەڵایەتی مێژووی تر لە چرکە ساتێکەوە بۆ چرکە ساتێکی تر لە شارستانێتێکەوە بۆ شارستانێتێکی تر لە کۆمەڵگەیەکەوە لە کولتورێکەوە بۆ کولتورێکی تر لە کۆمەڵگەیەک و بۆ کۆمەڵگەیەکی تر ڕەوشت بە ڕەوشتیەکان و پرەنسیپە ڕەوشتیەکان قێمە ڕەوشتیەکان گۆڕانیان دێتە سەر بۆ نمونە تەماشاکردنی مرۆڤێکی سویدیان دەنیمارکییان هۆڵندی بۆ ڕەوشت جیاوازە لە تەماشاکردنی کەسێکی بڵێن کورد یا بۆ نمونە ڕۆژهەڵاتی مەسەڵەن بۆ نمونە لە ماڵێکە ئەگەر کوڕێکی گەنج لە بەردەم باوکی جگەرە بچێشێ ڕەنگە هەموو خێزانەکە بە چاوێکی سووکە و سێرە و کوڕە بکەن و پێیان وابێ ئەوە ڕەفتارێکی ناڕەوشتیە کەوا لە بەردەم باوکی جگەرا چێشێت بەس تەماشاکردنی سویدیەک یان فەڕەنسیەک یان بریتانیەک بۆ ئەمە بەو شێوەیە نییە کەواتە بەها ڕەوشتیەکان پرنسیپە ڕەوشتیەکان لە کولتورێکەوە بۆ کولتورێکی تر گۆڕانیان دێتە سەر ئەمە لەلایەک با بڵین لە شارستانێتێک و بۆ شارستانەتێکی تر لە هەمان کاتا لە قۆناغێکی سیاسی و مێژوویە بۆ قۆناغێکی سیاسی و مێژووی تر بۆ نمونە زۆر شت هەن شتی ڕەوشتی جیهانین یان با بڵین گردووناوین پەسەندکراویشن بۆ نمونە وەفاداری هاوسەیەتی میوانداری
خۆشەویستی ئەمانە ئەو کۆمەڵە چەمکە ڕەوشتیانن کە پەسەندکراون و دەبێ هەبن لە هەموو شوێکە واتە کە تۆ هاوڕەیەکی فەڕەنسی دەبێت کە تۆ ڕەفتارێکی بەد دەکەیت بەڵام ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە جیاوازی دیدگای کۆمەلگاکان شارستانە دەکەن بۆ مەسەلەی ڕەوشت ئەو مافهمان پێدا کە بڵێن هەموو کۆمەلگایەک مافی ئەوەی هەیە بەپێی کولتوری خۆی ممارەسەی ڕەوشت بکە یان ڕەوشتێکی ڕاست هەیە و ڕەوشتێکی هەڵە هەیە کە بیکەین بە پێوەر من پێم وا بێت لەمەیاننا زۆر لەگەڵتانیم لەبەر ئەوەی پێم وا بێت کۆمەڵێ شت کۆمەڵێ هەڵس و کەوت و کردەی ڕەوشتیان ئونیڤەرساڵن گردوناوین باشە هەر باشەیە لە هەموو شوێنێ خراپە هەر خراپێ لە هەموو شوێنێ بەدی هەر بەدیە لە هەموو شوێنێ کوشتنی ئەوی تر کارێکی بەدە لە هەموو کۆمەلگا و شارستانێک کۆمەلگای کوردی لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا لەلایەنی ڕەوشتیەوە چ خوێندنەوەیەکت بۆی هەیە پێت وایە ئەم کۆمەلگایە تووشی داخزانێکی ڕەوشتی بووە و تۆ لە تەکستێکدا مانفێستی دژە گەندەڵی باس لەواکەی کە کۆمەلگای کوردی باشترین ناولێنان بۆی ئەوەیە کە بە کۆمەلگایشی گەندەڵ ناوی بەرین وەک چۆن کۆمەلگاکانی دیکە بە کۆمەلگای زانیاری یا کۆمەلگای نێتۆرکیان کۆمەلگای بە زۆر ناوی دیکە پێ ناساکرێ باشترینەوە بۆ کۆمەلگای کوردی کە ناوی بنین کۆمەلگایکی گەندەڵە تۆ ئەم تێزە لەکوێوە هاتووە ئەمە گزارش لە داخزانێکی ڕەوشتیەکە لەم کۆمەلگای ئێمەیە بەدڵنیاییەوە من باوەڕم بەو تێگەیشتنە هەیە کەوا کۆمەلگەی کوردی ئێستا کۆمەلگەیەکی گەندەڵە تاکی کورد زۆرینەی تاکی کورد تا گەلێکی گەندەڵن گەندەڵی گشتە زۆرینە پێوەی بووە ئەوەی کە گەندەڵ نییە تاکو تەرایە ئەوەی کە گەندەڵی هەست بە غەریبیەکەت بەس ئەوەی کە گەندەڵە جێگای بووەتەوە کوڕی کۆمەلگایە کەواتە کۆمەلگا لە دوای ڕاپەڕینەوە ڕۆژ لە دوا ڕۆژ بەرەو ناوچەیەکت بات کەوا هیچ پەیوەندیەکی بە ڕەوشتەوە نەماوە یان کۆمەلگەی گەندەڵی کوردی ڕەوشتی کردو بە شتێکی خۆماڵی ینی تایبەتی کردو بە خۆی واتە وای کردو هەندێک شت هەیە ئاساییە ڕەوشتیە هەندێک شت ترهەیە نائاساییە و ناڕەوشتیە بۆ لەبەرەوەی کۆمەلگەی کوردی کۆمەلگەیە کە پەیوەندی بە نەرێتەوە زۆرە کۆمەلگەیە کە پەیوەندی بە کۆمەڵی دابوونەرێتی فیودالی و پێشتازەگەری وشتەوە هەیە کۆمەلگەیە کە پەیوەندێکی زۆری بە مەسەلە تیۆلۆژی و میتافیزیکی و ئاینیەکانەوە هەیە ئەمانە هەموو بەشداریەکەن لە خوڵقاندنی چی لە خوڵقاندنی حاڵەتێکەوە تێگەیشتن بۆ ڕەوشت تێگەیشتنێکی ناوخۆیی لۆکاڵی بێت کەواتە بار و دۆخی گەندڵی لە کوردستان دۆزێکی وای هێناوتە پێشێکە قسەکردن لە ڕەوشت ئەسڵەن جێگەی بایەخ نەبێت ینی نامۆیی بێت قسەکردن لە ڕەوشت وەک بڵێ پێویست ناکات لەبەرەوەی دوژمنی هەرە گەورەی گەندڵی چییە ڕەوشتە دوژمنی هەرە گەورەی ڕەوشت تیژ گەندڵیە یەک ناگرنەوە ئەوەی کە ڕەوشت یەک ناگرێتەوە لەگەڵ یا لەگەڵ هەندێشت ئەوەیە کە گەندڵیە بۆ نمونە ڕەوشت یەک ناگرێتەوە لەگەڵ تیرۆریزم و لەگەڵ درۆ و لەگەڵ دەیە هاشتی تر بۆ نمونە گەندڵی لەگەڵ پاک ڕەوشتیە یەک ناگرێتەوە بۆیە ئەو کاتەی لەو شوێنەی کە گەندڵی سەوزە بێت پاک ڕەوشتی لەسەر مەرگایە لەو شوێنەی کەوە بڵێن بەهاری گەندڵیە پاییزی ڕەوشتە ئەمەوە ئەکات لە کۆمەلگەی کوردیە لە ئێستادا جەخت لەسەر بابەت ڕەوشتیەکان نەکرێت بۆیە لە نووسینی کوردیە لە مێدیای کوردیە تەنانەت لە نێوەندی ئەکادمی کوردیشە بابەتە ڕەوشتیەکان نەچوونەتە مانەنجی خوێندنەوە ینی شتێک نییە بە ناوی فەلسەفەی ڕەوشتەوە بخوێندرێت لە دانیشگاکانە ئەمە لەلایەک لەلایەکی تر قسەکردن لەسەر ئەوەی بۆ ئێمە ئەبێ بە ڕەوشتی بین بۆ ئەبێ کردە ڕەوشتیەکانمان بەردەوامی پێ بدەین بۆ بێ ئێمە خەممان بێکەوە چاکە بەرامبێنین و خراپە بەرەمێنین ئەمانە بۆ تاچی کورد لە ئێستادا گرنگ نییە هەروەکو عەرزم کردن لە سەرەتادا چونکە گەندڵی ئێستاکە بووە بە مەیلێک بۆ ژیان فۆرمێکە بۆ باوڵاتی بوون فۆرمێکە بۆ مانەوە بۆی هەبیت ئەبێ گەندڵ بیت بەڵام ئێمە لایەن تەواوی ئەگەر ناڵێم تەواوی بە ڕەنگەگەر بەش لەم تەواوی دەستەواژەکەم هەر ڕاست بێ بەڵام بە شێوەیەکی ڕێژەی قسە بکەم بەڵام زۆربەی زۆری
دام و دەستگاکانی کۆمەڵگای کوردیەوە چ دام و دەستگا سیاسەکان کە بریتین لە هێزە سیاسەکانی کوردستان چ دام و دەستگای ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی چ دامەزراوەی زانکۆی و ئەکادمی لە هەرێمی کوردستان و چ ناوەندی ڕۆشنبیریش هەڵمەتەشی بەربڵاو هەیە بۆ دژایەتی گەندەڵی و بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و تەنانەت ئەو هێزانەش کە بە گەندەڵی تۆمەتبارەکەن بە شێوەیەک لە شێوەکان دان بە خراپی گەندەڵیدا دەنیان وەکو کارێکی ناڕەوشتی وەکو کارێکە پێویستە بنەبەر بکرێ و دژایەتی بکرێت بۆ هەموو ئەمانە ئاماژەی گرنگ نین بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و تۆ پێمان دەڵێ ئەم کۆمەڵگایە فۆرمی دیکەی لە گەندەڵی بەردەوام دەدۆزێتەوە و ئەمانە بۆ ئاماژەی گرنگی ڕەوشتی و پابەتنین بە پرەنسیپە ڕەوشتەکان و لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە. هەوڵ بۆ لە ناوبردننی گەندەڵی لە ئارادایە قەڵاچۆکردنی گەندەڵی و نهێشتنی گەندەڵی بەس میل ئەمە میلە بەس بەرژەوەندی نییە بەرژەوەندی بۆ لە بەروی لە ڕووی سیاسیەوە بەرژەوەندی نییەکەوە گەندەڵی بنەبڕکرێت سیاست ئێستا وتاری سیاسی کوردی پێویستی بەمانەوەی گەندەڵیە ماوەیەکی تریش بۆی گەلێ ئامانجی هەیە گەلێ مەرامی هەیە بهێنێتە کایەوە هەوڵ تاکوتەرا چۆن وتاری سیاسی کوردی پێویستی بە گەندەڵی مەبەستی من ئەوەیە وتاری سیاسی کوردی لە ئێستادا ناتوانێت ناگەندەڵ بێت چکە خودی گەندەڵی ڕێشەیەکی سیاسی هەیە کە گەندەڵیش ڕێشەی سیاسی هەبوو گەندەڵی ئەتوانین بڵێن گشتی ئەبێت بۆ نمونە تاکوتەرا نابێت ئەوەی کە کۆمەڵگەی کوردی جیاکاتەوە لە ئەو گەندەڵیانی لە ناو جەرگەی ئەوروپا هەیە نەک لە ئاسیا و لە لاتین ئەمریکا و لە ئەفریقا کورد زۆر گەندەڵیەکەی لە نزیکە لە ئەو گەندەڵی لە ئەفریقا هەیە لە ئاسیا هەیە لە لاتین ئەمریکا هەیە لە ئەوروپای شەرقی پاش لە ناوچوونی کۆمۆنیزم بەس ئەو گەندەڵی کە بۆ نمونە لە وڵاتە هاوچەرخەکانی حاڵاتێکی گەندەڵی لە دەنیمارک لە ئیسپانیا لە فینلاندا لە نەرویج جیاوازە لەو گەندەڵیە ئێرە بۆ لەبەرەوەی گەندەڵی لە ناو سیستەمە سیاسیەکە نییە ئیداری سیاسی گەندەڵ نییە من نمونەیەکت بۆێنمەوە لەسەر ڕۆژنامە نووسێکی ژنە ڕۆژنامە نووسێکی ڕووس کە لە 7 ئۆکتۆبەری 2006 لە مۆسکۆ کوشتیان ئەنا پۆلیتکۆڤسکایە ڕۆژنامە نووسێکی ناودارە لە جیهانە لە پاش کوشتنەکەی بەڕاستی زۆر ئەوە بوو قسە لەسەر کوشتنەکەی و باسەکانی کراکە بۆ ئەم ئافرەتە بڵێن کوژرا ئەنا پۆلیتکۆڤسکایە لە پێش کوشتنی بە 1-2 شەو لە تەلەڤیزیۆنی ڕووسی گفتوگۆی لەگەڵەکەن ئەڵێ ئیداری سیاسی پوتین دوو شت تووڕێیەکات هیچیان قسەکردن لە تەنگەژەی چچینیە واتە شەڕی ڕۆس و چچێنەکان دووەمیشیان قسەکردن لە مەسەلەی گەندەڵی من لێرە پرسیارەکەم ئەوەیە چی ئیداری سیاسی کوردی تووڕاکە ڕوون نییە تا ئێستاکە ئیداری سیاسی کوردی نیشانەدات کە خۆی بەشدارە لە قەڵاچۆکردنی گەندەڵی وانە بەڵام ئاماژەکانی دەرنەکەوتووە تا ئێستا ئەمە لەلایەکی تر لەبەروی گەندەڵیەکە ئاراستەی زۆری وەرگرتووە زۆر فڕاڕەهەندە زۆربەی کەرتەکانی گرتوێتەوە تەنها کەرتی سیاسی و ئابووری نییە تەنها کەرتی ڕۆشنبیری نییە تەنها کەنتی معریفی نییە ناوماڵی گرتوێتەوە نێوەندی زانکۆی گرتوێتەوە تەنانەت خۆشەویستی و هاوسێتی و برادەرایەتی و دەیها حاڵاتی تری گرتوێتەوە ئەمە وای کردووە گەندەڵی بە ئاسانی قەڵاچۆ نەکرێت مەبەستی من لێرەدا ئەوەی ڕوون نییە تا ئێستاکە چ شتێک ئیداری سیاسی کوردی تووڕاکات لە چاو ئیدارە سیاسیەکانی ڕۆژاوە یان ئەوەیە تووڕەبوون نازانێت چییە چکە خەم ساردە و بێباکە و جۆرە دەرە یان زۆر عەساب ساردە یانیش تێگەیشتنی بۆ تووڕەبوون نییە بەڵام بەردەوام هێشتا ئەو پرسیارە هەیە تۆ باستەوە دەگەی کۆمەلگای کوردی کۆمەلگایکی گەندەڵە بەڵام تێنەگەشتم بۆ کۆمەلگای کوردی کۆمەلگایکی گەندەڵە ئەم گشتگیرێتە بەسەر کۆی کۆمەلگایە دەکێوە دێ کامە سەرچاوەکانی دۆخی کۆمەڵایەتی دۆخی سیاسی تەنانەت دۆخی تیۆریە کە ئەم بۆ چوونە بەتەوە بەخشێ باڵێ پەیوەندی لە نێوان ئەرک و ماف دابراوە تۆ ئەرکەکانت بەجێ دەگەێنی یان مافەکانت بەدەست نایانی یان زۆر کەم بەدەستێنیت ئەمە حاڵەتێک لە حاڵەتەکانی کەەوە ئاماژەن لەسەر بەردەوامبوونی گەندەڵی لە کۆمەڵگەی کوردیە حاڵەتی دووەم ناداتپەروەری کۆمەڵایەتی یەکسانی کۆمەڵایەتی مەسەلەی بێمافی لە کۆمەڵگا دۆزی یاسا دۆزی ماف ئەمەش لە قەیراندایە
با بڵێن بارودۆخی تەندروستی کێشەی تەندروستی لە وڵاتە لە قیمەدایە بەڕاستیانی کێشێکی زۆر هەیە لە نەخۆشخانەکان ئەوانەی کەوا باری ئابووریان باش نەبێ ناتوانن چارەسەری خۆیان بکەن ئەبێ یان چاوەڕێی مەرگ بن یان پارێکیان دەستکە بچنە دەرەوە وڵات ئەوانەی کەوا بارودۆخی ئابووریان باش ئەتوانن مەسەن ئەو شتە بکەن بۆ نمونە مەبەستن کەرتی پزیشکی کەرتی تەندروستی کەرتێکە کە بڵێن گلاوە بە گەندەڵیەوە کەرتی ئەکادمی یان بڵێن کەرتی نێوەندی زانکۆ یان بڵێن پەروەردە ئەمەش بۆ خۆی گلاوە بە گەندەڵیەوە و ڕۆژانە دەیەها نمونەمان بەرجووەکەوێت کەوا کۆمەڵگە چەند گەندەڵە حاڵەتەکانی ترکەوە گەندەڵی ورد و خاش بووە کەوتۆتە ناو هەندێک بواری ترەوە بۆ نمونە بوارە هەستیارەکان خێزان پەیوەندی نێوان تاکەکانی خێزان گەندەڵی دووچاری گەندەڵی بووەتەوە ڕوبەڕووی گەندەڵی بوونەتەوە پەیوەندی نێوان دایک و باوک پەیوەندی نێوان ژن و مێرد زۆربەی حاڵەتەکانی جیابوونەوە کە بە باوەڕی من حاڵەتی جیابوونەوە حاڵەتێکی نێگەتیڤ نییە حاڵەتێکی پێویستە کاتێکەوە ئەگەر جیابوونەوە چارەسەر بێت بەڵام پەیوەندی نێوان ژن و مێرد بەشێکی زۆری جیابوونەوەکان پەیوەندی بە حاڵەتی گەندەڵبوونی خێزانەوەیە یان ئەو پەیوەندی لە نێوان ژن و مێرد و یان باوک و دایک و مناڵەکان هەیە پەیوەندی نێوان خوشک و برا ڕووی لە گەندەڵی ناوە ئەمەش هەمووی دەگەڕێتەوە سەرچاوەکانی بۆ ئەو گەندەڵیە بڵێن سەرمارەکە کە گەندەڵیەکە سیاسیە هەروەها گەندەڵی بوارە ناسکەکانی گرتوتەوە بۆ نمونە بواری هونەری بواری ئەدەبی ڕۆژانە تێکست دەنووسرێت بۆ لە ناوبردن و قەڵاچەوکردنی گەندەڵی بەڵام خودی تێکستەکان ئامرازی بە گەندەڵبوونیان تێدایە بۆ لەبەرەوەی گەندەڵی ڕیشەیەکی سیاسی هەیە داهاتی نەتەوە بەدەست نوخبە سیاسیەکەیە ئەو داهاتە دەکرێت بە جۆرێک بەکار بهێنرێت کەوا دەستەبژێری ڕۆشنبیری یان نووسەران یان ڕۆژنامەوانان و نازانم چی ئەوانە بتوانێت بکڕێت کەواتە ئەوان ناتوانن بنووسن بەس ئەو نووسینانە ناکاریگەرن و کێشەی ڕۆشنبیر لەم حاڵەتە لە بەرەوەی کەم دراماتە و زۆریش پسپۆڕ نین ئەمەوا دەکات بگلێن بە گەندەڵیەوە کەواتە دەگلێن بە گەندەریەوە زۆر جار بەبێەوەی ئاگایان لێبێت زۆر جاریش پێویستیانەوە ئەوەی لە سەرەتادا باسمان کرد تۆ بۆی هەبیت ئەبێ گەندەڵ بیت مەبەستی من ئەوەیە گەندەڵی پەرش و بڵاو بۆتەوە ئەمە وای کردووە هەموو بوارەکانی ژیان بگرێتەوە بوارە هەرە ناسکەکان بگرێتەوە ئەمەوە دەکات سەختە لە ئێستادا قسە لەسەر ئەوە بکەین کەوا گەندەڵی بنە بڕاکرێت هەوڵ هەیە هەوڵەکان کەمن تاکوتەران بەڵێ کەسانێکی هێژا ڕێکخراو گەلێک ڕۆژنامە و گۆفارگەلێک کار دەکەن بۆ لە ناوبردننی گەندەڵی بنەبڕکردنی گەندەڵی بەڵام گەندەڵیەکە لە بەرەوەی ڕیشەی سیاسیە و ڕیشەکەی زۆر کۆنە بە باوەڕی من ناشگەڕێنرێتەوە بۆ 91 لە دوای ڕاپەڕینەوە و فەرهودەکە و دوای و شەڕی ناوخۆ کە ئەمانە هەموو بەشداری دەکەن لە خوڵقاندنی گەندەڵی بە جۆرێکەوە گەندەڵی فراڕەهەند بێت سیاسی بێ کۆمەڵایەتی بێ ئابووری بێ خێزانی بێ و چی گەندەڵی بۆ زەمنێکی تریش دەگەڕێتەوە بۆ ناو شاخ و دۆڵەکان دەگەڕێتەوە کاک ئەزە تۆ بەس لە دامەزنەوەی سیاسی کوردیەکەی کە وەکو خاوەنی ڕێشەی گەندەڵەکان لارێنی کوردستانەکە ئەم گەندەڵیانە لە فۆرمی جیاوازە چۆتە هەموو کایە و کردەکانەوە بەڵام سیاستکردن لە کوردستانە جگەل لە دەسەڵات ئێمە هێزی ئۆپۆزیسیۆنیشمان هەیە تۆ چۆنە ڕایین تا هێزەکانی ئۆپۆزیسیۆن و مەسەلەی گەندەڵی و مەسەلەی بوونی تێزێک لای ئەوان بۆ زیندوکردنەوەی مەسەلەی پابندێر ڕۆشتەکان و وەکو وزەی ئەنتی گەندەڵی وەکو دژە گەندەڵی لە کوردستانە پێت وایە دامەزراوەی سیاسی ئۆپۆزیسیۆن لە کوردستانە تێوەگلاوە لە هەموو ئەو لەو گەندەڵیانەی کە کۆی دامەزراوەی سیاسی کوردستان و حکومڕانی کوردی کردوێتی بە باوەڕی من لە حاڵەتێکی وایە لە دۆزێکی وایە لە هەلومەرجێکی وایە لە کوردستان کە گەندەڵی بینەقاقای ژیانی گرتووە ئۆپۆزیسیۆن پێویستە گرنگە مەرجە بۆی پرۆسەی سیاسی بەردەوام بێت بۆی تاکی ئازاد و تاکی سەربەخۆ و چیمان دەستکەوێت بەڵام کێشەکە لێرەدا چەند جەمسەریە بە باوەڕی من ئۆپۆزیسیۆن دروست نابێت تەنها لە بەرەوەی گەندەڵی هەیە ینی گەندەڵی بەس نییە بۆی ئۆپۆزیسیۆن هەبێت لەگەلێ لە وڵاتە هاوچەرخەکانە لە فینلەندا لە نەرویج لە چۆ ئۆپۆزیسیۆن هەیە و دەسەڵاتی سیاسیش هەیە و دەسەڵاتە سیاسیەکان نەگلاون بە گەندەڵیەوە بەڵام ئۆپۆزیسیۆن هەیە بۆ چوونی سیاسی جیاوازیان هەیە کەواتە لە کوردستان گەندەڵی لە کوردستان ئۆپۆزیسیۆن
پێویستە بەردەوام بێ نەک لەبەر ئەوەی یان پێویستە لەدایک بێ نەک لەبەر ئەوەی گەندەڵی هەیە بەقەت ئەوەی پێویستە بێتە کایەوە وەک وتنی خۆی هەبێت لەسەر هەلومەرجی کۆمەڵایەتی سیاسی ئەو کاتە کە ئێستا ئێمەتیای دەژین واتە ئۆپۆزیسیۆن ناکرێن. پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئۆپۆزیسیۆن ئەم وتنەی هەیە بەتایبەت لەسەر مەسەلەی ڕەوشت و گەندەڵیش کە باس دەکەین وەکو یەکێک لە جەمسەرەکانی دژە ڕەوشت لە کوردستانە بەر لە وەڵامی ئەو پرسیارە بێتەوە پشوویەکە ناو بڕێکمان هەیە و دوایەوە ئەگەڕێنەوە. خۆشەویستانم ئازیزانم پشوویەک ئەدەین و دوای ئەم پشووە بەرداوامە بین لە تاواکردنی بەشی یەکەمی گفتوگۆکەمان لەگەڵ دکتۆر ئازاد حەماتۆشەری بواری فەلسەفە بینەری پرۆگرامەکەمان بن.